ئەو گۆڕانیە لەسەر داواکاری کاکە ئەحمەد عازی کە سوکاری پێشکەشە بە کاکە ئەحمەدی عازی و تایبەتەکەی لەسەر داواکاری خۆیت یەڵڵا ئەو یەک ئیشی باش بکە یەک ئیشی باش بکە ئافەرین ناوی لە گۆڕی دەیگەینە قاسم جەنە من خۆشتر دەوێت شێوەک منا تۆی دەوێت دڵێکی ناشۆک بێت هاتۆ لێ بوویتە دوژمن جەنە من خۆشتر دەوێت شێوەک منا تۆی دەوێت دڵێکی ناشۆک بێت ئەحمەد بێت بۆ بەدوو پێشکەشە بە ئەحمەد عازی ئەی کە سوکاری من كسيل آميسي من بجرد راخستوا لمن لولا وليوين بوشي بزي كردوا كسيل آميسي من بجرد راخستوا جدا من خوش تير دوين شواك ملا توي دوين طليشي ناشي واقمين أحمد بوي بدوش من جدا من خوش تير دوين شواك ملا توي دوين ناشي وقفين أحمد بابا دوشمن يلا اسكسر بتايبتك يا أحمدي خندايانا خوغيريانا خندايانا خوغيريانا جنا خواري بيادين نكاموا عزيزك كم كديل يمشو بيادين نكاموا بيادين نكاموا بيادين نكاموا تهار دروي بار أمني يريد لهم بزوج تربي تهار دروي بار أمني يريد لهم بزوج تربي بقري وعزيزك كتايبا تسجارو لسرت عشير شيرين تربي
گۆرانی هەڵمت گۆرانی با کەس نەزانێت لە سەداوەکاری کاکە ئەحمەد عاجی لە سەداوەکاری خۆیتی هیواداری بەدڵی بێت کە سوکاری من ڕۆڵەکەم بە ڕۆڵ ئەی با کەس نەزانێ با کەس نەزانێ تۆم خۆشویستووە یان تۆش دەناسێ ئەی نەمادە ڕۆژێ بەدکاری ساڵێ وەکو تاوانبار ئەحمەد ئەو بکە باسێ ئەی نەمادە ڕۆژێ بەدکاری ساڵێ وەکو تاوانبار ئەو بکە باسێ هەی خۆم بەختم ڕەشە لە خۆشەویستی لە ئەوینداری لە دڵپەرستی هەی خۆم بەختم ڕەشە لە خۆشەویستی لە ئەوینداری ئەحمەد لە دڵپەرستی کەسێ بزانێ تاڵ دەبێژینێ نامینێ هۆش و جوانی شیرینێ نامینێ هۆش و جوانی شیرینێ وای 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 هەی با کەس نەزانێ با کەس نەزانێ تۆم خۆشویستووە یان تۆش دەناسێ